ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە گفتوگۆی نێوان هەولێر و بەغدادا. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک مەریوان حەمەعەلی کارژێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاک مەریوان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سوپاس، منیش خۆشحاڵم. کاک مەریوان بە حکومەوەی بەڕێزت لە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو خاوەنی 45 کورسی پارلەمانی و گەورەترین هێزی ناو پەرلەمانی کوردستان و پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستان پێمان خۆشە گفتوگۆی ئەوە بکەین کە لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدادا بە تایبەتی لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیران و وتەبێژەکەی و بەردەوام تەکەس لەسەرەوە کات کە ئەوان جددین لە گفتوگۆکردن لەگەڵ بەغدادا. بەڵام لەسەر ئاسی شەقام بەشێک لە کەناڵە میدیای ئاراستەکراوەکان، بەشێک لە ئەحزابی تر، بەشێک لە خەڵکانێک کە ئەیانەوێت بە ناوی ڕەخنەگرەوە قسە بکەن حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارەکەن بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆکانە جددی نییە و شەفاف نییە. خوێندنەوەی کاک مەریوان بۆ گفتوگۆکانی هەولێر و بەغداد چین؟ زۆر سپاس. پێشەکی من حەزەکەمەوە ڕاستکەمەوە ڕاستە من کادری پارتی دیموکراتی کوردستانم، بەڵام لەم بەرنامەی جەناب تاوەکو مەریوان بەشداریەکەم ئەوەی کەیڵێم ڕێی خۆمەوە قەناعەتی کولیم پێیەتی ئەشێت ڕێی پارتی نەبێت، بۆیە هیوادارم بۆ شێوەیە لێم وەرگێڕ بانگشتمان سپاس. بێگومان ئەگەر تەماشای پێکاتەی عێراق بکەی پێکاتێکی ئاڵۆزە، چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی نەتەوەیی و ئەوەوە پێکاتەیەکی معقەدە، پێکاتەیەکە کە لێک تێگەیشتن لە نێوان پێکاتەکانە تقریبان تا ڕادەیەکی قورسە. لە مێژووی عێراقا هەمیشە بڕوای بەهێز بووە زیاتر دەسەڵاتدارانی عێراق، هەر کاتێ هەچەنە تا ئێستا دەسەڵات هەر لە دەستی عەرەب بووە بە مطلقی، جا چ سوننە و چ شیعە بووە. بەڵام هەتا ئەو ڕژێمانەی کە هاتوونەتە سەر حکوم، هەتا و کاتێک کە حکمیان گرتوۆتە دەست، زۆر نەرم بوون، هەوڵیان داوە بە هێزێکی نەرم معاشەرەیان کردووە و بەشدار بوون و قسەیان لەگەڵ پێکاتەکانی کەی عێراق کردووە. بەڵام کاتێک کە گەیشتوونەتە دەسەڵات پێچەوانە بۆتەوە، هەوڵیان ناوە بیریان لە هێزی بازوو کردوێتەوانێ، بێریان لە قووەت کردوێتەوە بۆی کە بەرامبەرەکەیان بە جۆرێکی کە لاواز بکەن. ئەمە ئەگەر عێراق مێژووی عێراق 100 ساڵی ڕابردووی عێراق بخوێنیتەوانێ باشکرا ئەمانە دەبینی تاوەکو ڕادەیەوەی کە دەسەڵاتی وەکو سەدام حسێنی تیا دروست بووە. من زۆر جاروتومە ئێستاش تەسەورم وایە کە ئەم دەسەڵاتانەی کە تازە لە دوای پرۆسی ئازادی عێراق و ڕزگاربوونی عێراق لە دەستی دیکتاتۆر هەمان نەفەسیان هەیە، بە هەمان نەفەس بیرەکەنەوە هەر کاتێکە گەیشتنە دەسەڵات زانیان کە دەسەڵاتیان هەیە و قووەتیان لە بەردەسایە بیر لەواکەنەوە پێکاتەکانی تر لاواز بکەن، یان بە لاوازی بیان بینن، یان هەژمونی خۆیان فەرزکەن بەسەر پێکاتەکانی ترە. ڕاستیەکەش لەو مۆزوعی تایتڵی بەرنمەکەی جەناب تاوەیە کە دەستور مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. زۆر جار ئەبیستین وە گوێمان لێ بووە کە بەداخەوە لە دوای ئەوەی کە ئەم دەستورە دەنگی لەسەر درا و هەرێمی کوردستان بە تێگڕا، ئەگەر بڵم لە 100%یش دەنگی پێنەدراوێ، لە سەروی لە 180 خەڵکی کوردستان دەنگی داوە بەم دەستورە. بەڵام بەداخەوە لە کاتی لە دوای ئەقرارکردنی ئەم دەستورە و ڕیفراندۆم لەسەر ئەم دەستورە هەموو جارێک خاڵەکانی ئەم دەستورە بە بەردەوامی پێشێل کراوە و یەکەم خاڵی ئەم دەستورە کە مەفروض بوو جێبەجێ بکرێ مادەی 140 بوو کە جێبەجێ نەکراوە، ئیشی پێ نەکراوە، وردە تاوەکو ئێستاشی لەگەڵا بێتە ئەم مافە ئەم حەقا ئیشی لەسەر نەکراوە نەگەڕاوەتەوانێ.
تا ئێستا هەموو ئەو مافە دەستوریانەی کە لە عیلاقی بە کوردستان و هەرێمی کوردستانەوە هەیە لە بودجە و شایستە داراییەکانەوە بگرێت تاوەکو مافی پێشمەرگە و تاوەکو حاکیمە و سیادی و هەموو ئەم شتانە پێشێل کراوە نەدراوە بە بیانووی زۆر جیاواز بە بیانووی ئەوانەی کە ئەوان کردویانەتە داردەستێک یا خود کردویانەتە کارتێک بە دەستیانەوە بەکارهێنن بۆی کە دەستوری پێشێل بکەن و بەداخەوە هەندێک جار خۆشمان سەبەبین هۆکارین لەوانەیە زۆر جار دەنگێکی ناشاز دەنگێک کە لە 100 دژی خواست و ویستی خەڵکی کوردستانە ئەمانە دەنگیان بەرزترە هەندێک جار دەنگیان گەورەترە و لەبەر بارودۆخە سیاسی و ئەمنی و اقتصادیەکەشی کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر جارە و دەنگە بەرزانە توانیوەتی کاریگەری لەسەر شەقامەوە دروستکە بەڵام وەکو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەیە بە تەحدید من تەسەورەکەم ئەم کابینەیە کۆمەڵێک بەڕاستی شکارتی کەڵەکە بووی بۆ ماوەتەوانێ یعنی ئەمەی کە دروست بووە ڕاستە و خۆ بمفاجاتەن دروست نەبووە لەو فترەیە کە ئەم کابینە دەست بەکار بووە ئەمە کۆکراوەی هەموو ئەو فترەیە کە حکوومەتی عێراقی تازە بنیادنرا و دروست بووە بۆیە هەتا لە مەسلەی قەرزی کە حکوومەتی عێراقی داوای مەبلەغی قەرزی کرده بووە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردرا تقریبا مەترسیەکە ئەوەیە ئێستا حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق بە تەحدید ئەیانەوێ بەرەو زۆرینە و کەمینە هەنگاو بنێن ئەمە یەکێکە لەو خاڵە مەترسی دارانەی کە بەنسبەت عێراقەوە زۆر خراپە لەبەرەوەی پێکاتەی عێراق ئەوی لە بیدایەت باسم کرد دروستبوونی عێراق لەسەر پێکاتەی جیاواز و ئاڵۆز دروست بووە بۆیە ناکرێت بە زۆرینە و بە کەمینە هەندێک بڕیار لە عێراقا جێبەجێ بکرێت پێویستی بە تەوافقی سیاسیە پێویستی بە تەوافقی کۆمەڵایەتیە پێویستی بە ینی لە هەموو ڕوویەکەوانێ پێویستە تەوافقی لەسەر بکرێت کاتێک کە شەقامی عێراقی ئەجوڵێنرێ بە ئاراستەیەک بەڕاستی پێویستە بیر لەوە بکرێتەوانێت کە خەلەلەکە لەکوێیە نەک بێن کێشەکە لەسەر کورد تاقی بکەنەوەیان لەسەر هەرێمی کوردستان بیسەپێنن بەسەر وەکو سزایەک بەسەر هەرێمی کوردستان بیسەپێنن لە ئێستاە من تەسەورەکەم بە دوو ئاراستە حکوومەتی عێراقی خۆی لادا لە مەسلەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە حکوومەتی وەکو حکوومەت وەکو کابینەکەی بەڕێز کازمی مەبەستێتی کە بگاتە جۆرێک لە تەوافق لەگەڵ هەرێمی کوردستان و نێت پاچی خۆشی پیشانداوە لەم ڕۆوە بەڵام ئاراستەکەی تر پەرلەمانی عێراقە کە بەداخەوە بە هەموو شێوەیەک مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ڕەت ئەکاتەوە تا ئەو جێگایی کە زۆر جار ئەبیستین لە دەنگی بەعزێ لە پەرلەمانتار و لە لیستەکانی ناو سەرۆکی لیست و سیاسەتی لیستەکانی ناو پەرلەمانی کوردستان بە ئاراستەی ئەوەی کە ئێمە لە ماڵی خۆمان و ئەوان لە ماڵی خۆیان لەوانەیە ئەمە لەسەر ئاستی فەرد بێ بەڵام لە نەتیجە ئەو ئەندامی پەرلەمانە و تعبیر لە ڕێی لیستێکی دیاریکراوەکە بۆیە ناکرێ هەروە بە سادەیی تەماشای ئەم ڕانەش بکەین کاگمەریۆن هەر لە چوارچێوەی قسانی کە جەنابتە لەسەر پرەنسیپی سازان و تەوافق و هاوبەشی و هاوسەنگی کە لە دروستکردنەوەی عێراقا زۆر قسەی لەسەر کراوە ئەو مەبادیانە مەبادی ئەسەرەکیەکانی دروستکردنەوەی عێراقی نوێیە و کوردیش بە بەرمەبنا یا تێگەیشتن لەسەر ئەو ئەساسا بەشداری پێکێنانی حکوومەتی نوێ و عێراقی نوێی کردوانێ بەڵام ئەوەی کە تەماشاکری ئێستا زۆرینەی ئەوەی کە داوای تەوافق و سازان و هاوبەشیەکە کووردە ینی خوێندنەوەی تۆ چێ بۆی کە لیستە عەرەبیەکان بە تایبەتی لیستە شیعەکان کە هێزی باڵا دەستن لە عێراقا ئەوان لە کاتی ئێستاە بە هیچ جۆرە ناگەڕێنەوە نە بۆ دەستور نە بۆ پرەنسیپەکانی سازان و تەوافق و هاوبەشی هاوسەنگی
من لە بیدایەتەوە بە جۆرێک باسی ئەمەم کرد لەبەرەوەی کە ئێستا ئەوان کورد لە مووقیفێکی لاوازە بینن بۆیە هەمیشە ئەو کەسەی کە مووقیفی وایە زیاتر پابندە بەو لایەنانەوە گەر بیت تەماشاکەین لە بیدایەتی دونسینەوەی دەستوری کوردستانە لایەنە سونیەکان لەبەرەوەی مووقیفیان زایف بوو مووقیفیان لاواز بوو هەتا لایەنە شیعەکانیش زۆر پابند بوون بە مەسلەی تەوافق و تەوازن و شەریکایەتی لە وڵاتەیە ئەوەی کە کورد بەشداری کرد و جەنابەت باست کرد لەسەرەوە ساسە بوو بەڵام بە کۆمەڵێک هۆکاری زاتی و مۆزوعی ڕاستەکەی ئێستا لە پەرلەمانی عێراق ئەو ڕەنگ و ئەو دەنگە جیاوازانەی کە دروست بوون لەگەڵ ڕێزم جاریوا هەیە کە مەرجعیەت قەرارێکەدا ئیتر ئەم بڕیارە لەناو پەرلەمانە بە تەواوەتی ڕەنگەداتەوانێ و ئیشش لەسەرەکرێ ئەمە لەلایەکەوە شعبیش بە قانونیکردنی نمونێ بۆ قسەی جەناب بزەبت ئەمە کێچێکە لەو کێشانە یەکێکی تر لەو کێشانە بەڕاستی ناوماڵی خۆمانە بەداخەوە هەر کاتێک کورد یەک دەنگ بووە یەک خیتاب بووە بەرنمەیەکی هاوبەشە بووە ئەو کاتە کورد بەقوت بووە و خەڵکیش ناچار بووە گوێ لێ بگرێ و بە قسەی بکە بەڵام لە کاتێکا کە درزێک کەوتۆتە ئەم نێوانەوە و ئەم درزە فراوان بووە و لێک دوورکەوتنەوە لە بینی قیادەی کوردیە دروست بووە بەداخەوە لایەنە نەیارەکانی کورد فرسەتیان هێناوە و ئەم درزەیان گەورەتر کردووە و هاتوون خواستەکانی خۆیانیان تیا جێ کردوێتەوە و جێبەجێ کردووە یەکێک لەوانش ئەوەیە کە مافی دەستوری خەڵکی کوردستان پێشێل بکەن و بە جۆرێک لە جۆرەکان نەیانەوێ بستنە ژێر ئەو بەرپرسیارەتیەوە کە عێراق چەترێکە بۆ هەموو خەڵکو و هەموو پێکاتەکانی عێراق بکەەوە ڕێی شخصی من بەڕاستی من هەرستەکەم عێراق تەنها لەسەرەوە چەترایگینا لە ژێرەوە زۆر جیاوازە شتی زۆر عجایی ببینی بەڵام لە هەمان کاتە ئێمە تا ئەم لەحزەیەش بەپێی دەستور و بەپێی هەموو پرەنسیپەکانی دنیا ئێمە بەشەکین لەو خەریتەیە کە پێوتری عێراق بۆیە پێویستە کورد وەکو چۆن لە 2005 و 2006 و تاوەکو 2014 و ئەوانەش کورد پێکاتێکی سەرەکی و کاریگەر بووە لە دروستکردنەوە و بنیادنانەوەی عێراقا ئێستش هەمان پێگە و هەمان ئەوەی هەیە بەڵام بەداخەوە ناڕێک و پێچی ناوماڵی کورد ئەم فرسەتەی بەڕاستی ئەم قووەتەی تا ڕادەیەک لاواز کردووە تۆ سیرەکەی حکومەتی لە کاتێکە حکومەتی هەرێم وەفدی لە بەغایە بۆ ڕێکەوتن و بۆ پێکێنان و بۆ ئیتیفاق لەسەر مافە دەستوریەکان لە شوێنێکیکەوە لایەنی سیاسی بە جۆرێکی کە وەکو حیزبی سیاسی ئیتیفاقات و پەیوەندی ژێر بە ژێر دروستەکە ئەمانە کاریگەری دروستەکەن لەسەر بەڕاستی لەسەر ڕێئی لەسەر یەکڕێئی خەڵکی کوردستان و لەسەر یەکڕێئی قیادەی کوردی بۆیە هەم ئەمانە نقطەی زۆعفن یان نقطەی لاوازن کاتێکە ئەدرێت بەدەست لایەنی بەرامبەر ئەوانەی کە ئێستا خۆتەوە چەند ساڵە ئەبینین چێ باشترین گوێنەدا بە کورد لە بەغا لەسەر ئیعلام لە سۆشیال میدیا کێ گوێنی زۆرترەدا ئەوە مەرغوبترە ئەوە دیارترە کێ زیاتر نکۆڵیەکە لە مافەکانی خەڵکی کوردستان کە بێتە خەڵکێکی شعبەوی و بێتە خەڵکێکی کۆمەڵایەتی لە ناو خەڵکە دەرەکەوە و دەنگەداتەوە ئەمە کولتورێکی خراپە و بەڕاستی ئەو ناکۆکی دەسەڵات دەگوازێتەوە بۆ ناو خەڵک بۆ ناو شەقام کە لە تاریخی کووردا گەر تەماشا بکەی لە تاریخی عێراقا گەر تەماشا بکەی گەورەترین سەرمایە و گەورەترین سەربەرزی بۆ پێکاتەکانی خەڵکی عێراقەوە بووە کە من ناکۆکیەکانی دەسەڵات شۆڕ نەبووتەوە بۆ ناو خەڵک و نەهاتۆتە ناو شەقام یعنی خەڵکی عەرەب ڕقی لە کورد نەبووە خەڵکی کورد ڕقی لە عەرەب نەبووە
کورد هەمیشە ڕقی لە دەسەڵاتەکە بووە لە سیستەمەکە بووە شۆڕشی کردو شۆڕشی بەرامبەر سیستەمەکە بەرامبەر بە سیستەمەکە کردووە بەڵام لە ڕاپەڕینیش باشترین بەڵگەیە بۆ خەڵکی کوردستان کە بە سنگێکی فراوانەوە ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دێیەکانی کوردستانیانە سووتان ئەوانەی کە خەڵکی کوردستانیانە کوشت خەڵکی کوردستان بە ئامانەتەوانێ نردینیانەوە بۆ شوێنەکان لەسەر ئاستی شەخص تۆڵە نەکرایەوە نەخێر بەی شێوەیە بۆیە ئێستا بۆیە خراپە لەبەرەمەی کە کاتێک ئەم ڕقە چووە ناو خەڵکەوە چووە سەر شەقام ئەبێتە ڕقی ئاهلی ئەبێتە ڕقی شعبەوی ئەبێتە ڕقێک کە تاک لە ناو دڵ و دەرونی خۆیان بەرامبەر بەوی تر دروستێکە ئێستا چ لە ناو پێکاتەکانە ئەمە دروست بووە بە شێوەیەکی فراوان لە ناو شەقامی عەرەبیە ئەمە خەریکە دروستە بێ خەریکە سەرەڵەدا کەمە زۆر خراپە کورد هیچ کاتێک کێشەی نە لەگەڵ فارس بووە نە لەگەڵ تورک بووە نە لەگەڵ عەرەب بووە وەکو نەتەوە هەمیشە کێشەی لەگەڵ سیستەم بووە کێشەی لەگەڵ دەسەڵات بووە و ئەوە دەسەڵات بووە کە حەقی کوردی فرامۆش کردو. کاک مەریوان دەستان خۆش بێت لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدادا بە تایبەتی لە زەمەنی کابینەی نوێیە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی سەردانێکی لەسەر ئاستێکی شاندێکی باڵا بۆ جددیەتێکی زۆرەوە ئەچێتە بەغداد و لەگەڵ مؤسساتی دەوڵەت لە عێراق کۆ بێتەوە زایدەن لەگەڵ بەرپرسانی حیزبی و ئەو دام و دەستگا و هێز و لایەنانەی کە لە عێراقە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی هەیە بەڵام ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان تەماشاکرێ بەشێک لە حیزبە بنە ئۆپۆزیسیۆنەکان بەشێک لە میدیا ئاراستەکرا و بەشێک لە خەڵکانێک کە زیاتر هەوڵ جوهدەکەیان قازانجەکەیان ئیشەکانیان بەرهەمی ئیشەکانیان ئەچێتە خزمەتی عروبەوە ئەمانە حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و شاندا حکوومەکانی هەرێمی کوردستان تاوانبارەکەن بەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان جددی نییە لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا شەفاف نییە و ئامادەی سازان و تەوافق و لێکتر تێگەیشتن نییە ئامادە نییە داهاتە نەوتی و داهاتی خاڵە بازرگانەکان و داهاتە ناوخۆیەکان ڕادستی بەغدا بکە یان جۆرێک لە تێگەیشتن و شەفافێت دروست بکە خوێنەوەی تۆچی بووی کە بەشێک لەم هێز و لایەنە سیاسیانە بەردەوام بە ئاراستەیە کارەکەن کە لە جیاتی بەرگریکردن لە خەڵکی کوردستان و قوت و بەرژۆندەکانی هەرێمی کوردستان ئەوەی ئەوانەیەکەن و ئێڵێن زیاتر تۆمەتبارکردنی حکوومەت هەرێمی کوردستانە وەک ئەوەی کە لە پەیوەندی لە گفتوگۆی نێوان هەولێر و بەغدایە هەرێمی کوردستان تاوانبار بێت نەگەوەی کە ئەوە حکوومەت عێراق بێت مافەکانی خەڵکی کوردستان پێشێل بکە. من پێم وایە ئێستا ژینگە زۆر لەبارە بۆ ئەو جۆرە دەنگانە ئێستا لەبەرەوەی کە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی بڕینی موچە و بودجێی خەڵکی کوردستان لەلایەن بەغداوە هەموو ئەمانە ژینگەیەکی لەباری دروست کردووە بۆەوەی کە ئەو دەنگانە حکوومەتی هەرێم تاوانبار بکەن بەوەی کە حکوومەت کەم تەرخەمە حکوومەت نایەوێ حکوومەت ینی هەموو قسانەی کە هەکرێ بەڵام ڕاستێکە شێوێنراوە من پێم وایە لە بیدایەتی لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەوە چ لە کابینەکەی بەڕێز عادل عەبدولمادی چ لەم کابینە تازەیەی بەڕێز کازمی لێک تێگەیشتنێکی زۆر باش هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە حکوومەتی فیدراڵە بەڵام و زۆر جار لە وتەبێژی سەرۆک وەزیرانەوە ئێمە گوێبیستیەوە بووین کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بووە بە هەموو ئەو بڕیارانەی کە کەوتۆتە سەرشانی بە هەموو ئەو بەرپرسیارەتیانەی کە کەوت بەرامبەر بۆ عەقدانە بەرامبەر بۆ گرێبەستانەی کە لەگەڵ لە بینی هەردوو لایە کراوە حکوومەتی هەرێم پابند بووە بە ئیلتیزاماتی کردووە بەوەی کە لە کەوتۆتە سەرشانی یەکێک لەوانە ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە لەوانەیە نەوتی نەناردووە بەڵام حکوومەتی عێراقی کاتێکە بودجەکەی بۆ هەرێمی کوردستان ناردووە ئەوەی لێ بڕیوە بەقەدەر ئەوەی کە بینێرە ئەو نەوتەی کە پێویست بووە یان ئەو شایستە داراییانەی کە پێویست بووە بدرێ بە حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێمی کوردستان پابندیەکەی لەوێ بووە کە حکوومەت مزبەقەن بڕیوێتی
وەزارەتی دارایی عێراقی مزبەقەن ئەمەی بڕیوە. بۆیە ئەگەر تۆ تەماشای ناوەندەی ئەعلامیەکان بکەیت و ببینیت زۆر باش ئەمەد بۆ دەرەکەوێت لێک تێگەشتێکی زۆر باش لە بینی هەردوو حکومەت هەیە و حکومەتی عراقی لە ڕێگای وتەبێژەکەیەوە چەندین جار باسی ئەو لێک تێگەیشتنەی کردووە، باسی ئەو ئیلتیزاماتانەی کردووە کە کەوتۆتە سەر حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان تا چەند پابند بووە. بەو ئەخیرانەش ئێمە شاهدی ئەوەین کە لەسەر مستەوای سەرۆک وەزیران و جێگرەکەی و وتەبێژەکەی حکومەتی هەرێمی کوردستان پابندی خۆی چەندین جار دووبارە کردوێتەوە بۆی کە ملزەمە بێ بە هەموو ئەوەی کە هەیە لە بەردەسا و پێویستە لە عەقدەکان هەیە و بەپێی دەستور پابند بن پێوەی. بەڵام زەمینەکە لەبارە لەبەرەوەی خەڵکێک بە ڕاستەیەکی تر ئیش بکە، ینی بۆ نمونە تو ئەندامی پەرلەمانی کوردستان تێ نوێنەری خەڵکی کوردستانە، بەڵام لەوێ بە شانازیەوە تویتێکەکات پۆستێکەکە لە دیوارەکەی خۆیەوە لە تویتەکەی خۆیەوە شتێک ئاڕاستی خەڵکی کوردستانەکە ئەڵێ من تاسەر ئێسک دژی ئەوە ئەبم کە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان نەگاتە شوێنی خۆی. ئەیکەواتە خەڵکی کوردستان چۆن بەرەو ڕووی ئەمە هەبێتەوە؟ ئەو چۆن ئەتوانێت بە چه حەقێک دەتوانێت نوێنەرایەتی چی پێە تاوەکو بێت بەم شێوەیە دژایەتی خەڵکی کوردستان بکە و بەرامبەر بە تاقانە قەوارەیەکی هەرێمی کوردستان کە خۆی کورد ئەناڵێنێ بەدەست هەموو ئەو کێشانی کە هەیەی لە پارچەکانی تر تۆ بێجارێکی کە ببیتەوە بە بارگرانی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وانە لە کاتێکە ئەو بەڕێزە لایەکیشی لە ناو حکوومەتە وجودی هەیە. ئەمانە بەڕاستی بە قەنەعەتی من پێویستە سنوورێکە بێت، پێویستە هەرێمی کوردستان چ لە پەرلەمانی کوردستان چ وەکو خەڵکی هەرێمی کوردستان سنوورێک بۆ ئەم دەنگە ناشازانە دابنرێت. یعنی ناکرێت ئەو بە هەموو قووەتی خۆی دژی مافە دەستور بچێتە ئەو سەنگەرەی کە زەوتی مافە دەستوریەکانی توی کردووە، پێشێلی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی کردووە بە ئاشکرا بچێتە ئەو سەنگەرەوە وەکو ئەوەی کە هیچ نەبوو بێ بە کەیفی خۆشی بتوانێت خۆشی بە نوێنەری خەڵکی کوردستان بزانێ. ئەمە لە هیچ قانونێکە و لە هیچ وڵاتێکە و لە هیچ جێگایەکی ئەم دنیاە نەجێی بۆتەوە نەجێشە بێتەوانێ. من تێناگەم ئەم خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ئەم بێدەنگیە بەرامبەر بەم دەنگە ناشازانە هەتاکەی بەردەوامە بێ. هەتا ئەگەر خەلەلێکە بێ کێشەیەکە بێ مشکلەیەکە بێ لە هەرێمی کوردستان پێم وان نییە دەرگاکان داخرابێتن قوفڵ کرابێتن ئەوان نەیانتوانی بێت دەنگ بگەێنە ئەو جێگایانی کە پێویستە. بەڵام لە کاتێکە ئەوان بڕیاریان داوە بە هەموو شێوەیەک بڕیاریان داوە دژی خواستەکانی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بچنە سەنگەری دژ و بجەنگێن. کاک مەریوان ئەوەی کە جەنابەت لەسەر ڕەفتاری بەشێک لەو بە ناونێنەری کوردانە قساکەی لەسەرەوەی کە بۆن من ئەوان چەند لە بەغدا و حەریسن لەسەرەوەی کە نابێت بەشە بوجێ هەرێمی کوردستان و قوت و بژێوی خەڵک بنێرێ هەر ئەم جۆرە خەڵکانە لە بەرگی دڵسۆزیەوەم کاراکەن وا پیشانێن کە ئەوان خەمخۆری موچەخۆر و هاوڵاتی و کاسبکاری خەڵکی کوردستانن ئەوان بەرگری لە خەڵکی ڕەشوڕوتی وڵاتاکە نەگەوەی کاوان دژی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و سەرنجام خەڵک و کاسبکار و موچەخۆر و فەرمانبەریان حکوومەتە بن. ینی خوێندنەوەی تۆ چیە بۆی کە ئەوان بتوانن یان هەوڵ و جوهدی ئەوانەوەیە کە لە بەرگی دڵسۆزیە لە بەرگی پەرۆشیە لە بەرگی بەرگریکردن لە قوتی خەڵکی کوردستان ئەم جۆر ڕەفتانانەکە. ئەگەر پەرۆشی بێت کاک سەربەست ئەگەر پەرۆشی بێت منطقیتیایە سلێمانی ببێتە نموزەجی بەسرا بۆ نمونە، هەولێر ببێتە نموزەجی ناسریە. ینی ئەگەر ئەمە دڵسۆزی بێت من تەمە ناکەم هەموو کەسێک بتوانێت بێت ئەم بەراوردە بکات. ئەوە خۆ ڕۆژانە ئێمە بینین خەڵکی ئەو بەداخەوە ینی من
کەسێکم لەوانەی کە ینی پێم خۆش بوو هەموو شار و شارۆچکەیەکی عێراق بەپی ئەو داهات و سەرمایەی کە هەیەی هەر شارێکی دووبەیەک بووە هەر شارێکی خەڵک ینی زۆر تایە مرتاح و ئیسراحەت بووە بەڵام بەداخەوە ئەوەتە ئێمە ڕۆژانە ئەگەر نەشچوو بێتینە ئەو شارانە کە من بۆ خۆم بینی و من کە نەشچوو بێتینە ئەو شارانە ئەویستین کە خەڵکی ئەو شارانە ینی ڕاستە لەوانەیە کێشەی موچیان نەبوو بێ بەڵام 1001 کێشەی تری خزمەتگوزاریان هەیە کێشەی ڕێگاوبانیان هەیە کێشەی زێراب و ئاو و مەجاریان هەیە کێشەی یعنی دنیاە کێشەی تریان هەیە کە سەرڕای ئەو هەموو داهاتە زۆرەی عێراق ئەوان پێوەیە ناڵێنن لە بەسرا کێشەی ئاوی خواردنەوە هەیە کێشەی ژینگە هەیە پیسبوونی ژینگەی بەسرا هەیە کە نەتوانراوە چارەسەر کرێ یعنی ئەمە دڵسۆزیە من جگە لەوەی کە وا ئەبینم دژایەتیە وەچوونە سەنگەری ئەو لایەنانەیە کە بە تەواوەتی قەراریان ناوە دژایەتی مافڕەوەکانی خەڵکی کوردستان بکەن هیچ شتێکی کە نییە ئەوە خەڵکی کوردستان نەتوانێت بڕیار لەسەرەوە بدا بزانێت دڵسۆزی لەکوێیە ینی باشە ئەگەر دڵسۆزەکە ئەوەیە کە موچەی خەڵکی کوردستان بچێتەوە سەر حکومەتی عێراق موچە و بودجەی هەرێمی کوردستان بچێتەوە سەر عێراق و عێراق وەکو پارێزگا تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بکە ئەیکەواتە ئەو تەعاملەی کە لەگەڵ پارێزگاکانی جنوب و ناوەڕاستی بەغدا عێراقا ئاکرێ هەمان تەعامل لەگەڵ ئێمە بکرێ ئێمە کەواتە ئێمە گەڕینەوە بۆ کوێ ئەمە پێویستە بە دڵنیاییشەوە خەڵکی کوردستان لەوە هۆشیارترە و لەوە بە ئاگاترە و بە زۆر باشی شەزانێ لەوانەیە ئێمە ئەگەر تەماشا بکەی کێشەکانی ئێمە گرفتەکانی ئێمە ناڕەحەتیەکانی ئێمە لەوانەیە لە مەسلەی موچەیە و لە هەندێک ڕێخستنەوەی عەدالەتی بودجە و موچە و ئەوانەیە کۆتایی پێبێ بەڵام کێشەی خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق زۆر گەورەترە لەوانە ئەوان کێشەی بەڕاستی کێشەی ئەمنیان هەیە ئەوان کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە ئەوان کێشەی ژینگە و پیسی کۆڵان و گەڕێک و بانەکانیان هەیە ئەوان کێشەی قیرتاوکردن و جادە و بانەکانیان هەیە ئەوان زۆر کێشەیان هەیە ڕاست کاک مەریوان هەر لەبارەی ئەو کێشانەی کە بۆ نمونە لە ناوەڕاست باشووری عێراق گوزەرەیە لە نەخوێندەواری و هەژاری و برسێتی و ئەو کێشە زۆر بەزۆرانەی کە جەنابشت باستکردن کە لە ئاسی خزمەتگوزاری گشتی دۆخێوێ زۆر خراپە بەڵام زۆر جارێک بەشێک هەر لەم بەناو لە نەرانە لە مقاڕەکن نەکردنەوە پیشانێن کە تەجروبەی حکوومەتی عێراقی باشترە لە تەجروبەی داردانی خزمەتگوزاری و باشترکردنی ئەمنیەت و ژیان لە هەرێمی کوردستان بەراورد بە بەغدا ینی خوێندنەوەی تۆ بۆ ئەم مقارنەیە چییە؟ ئەمە بازار گەرمیە لەنا زۆر لە سیاسەتەکانی سیاست مەدەران و توێژەرانی سیاسی عێراقی و هەتا لە مستەوای باڵای دەسەڵاتی عێراقیە زۆر جار زۆر بە ڕەسمیش داوای ئەویان کردووە کە نموزەجی ئیدارەی هەرێمی کوردستان بگوازنەوە بۆ حکوومەتی عێراق و بۆ چونکە ئەگەر سەیری ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بکەیت لە کاتێکەیەتە سەر بەراوردکردن و هەڵسەنگاندنی کاری ئیداری لە هەرێمی کوردستان و کاتێکە هەرێمی کوردستان هێشتا دەوڵەت نییە هێشتا ئیدارەیەکی تقریبان تا ڕادەیەک بۆتە ئەمری واقع لەگەڵەوەی کە لە دەستوری عێراقا جێی بۆتەوانێ و هەرێمێکی فیدراڵیمان هەیە ئەوانە بەو ئیمکانێتی کە لە بەردەستی هەموو هەرێمەیە بە بەراورد نەک لەگەڵ عێراقا لەگەڵ چواردەوری حکوومەتی هەرێمی کوردستانە توانیوێتی تا ڕادەیەکی باش من ناڵم لە سەتاسات بەڵام تا ڕادەیەکی باش توانیوێتی ئیدارەی خۆی بسەپێنێ و توانیوێتی بەرامبەر بە خواستی هاوڵاتیانی
ناقسن مەسلەی بودجە و موچە توانیوێتی بەڕاستی هەنگاوی زۆر باش ببڕێ تەنانەت لە استراتیژیەتی هەرێمی کوردستان بۆ داهاتوو کۆمەڵە پرۆژەی زۆر استراتیژی بنیادناوە لە لارێمی کوردستانە چ لە ڕووی ڕێگاوبانەوە چ لە ڕێی مەشروع و پرۆژەی درێژخایەنەوە کە ئێستا ئەم کابینێش ئیشی لەسەرکات لە شارەکانی کوردستان بیر لەوە کرێتەوە جۆرێک لە سوود لە بەرهەمە ناوخۆیەکان ببینرێت و پرۆژەی جۆراوجۆری بۆ تەخسیسەکرێش پرۆژەی جۆراجۆری بۆ دروستەکرێ بۆیە بەڕاستی هەرچەندە من هەمیشە وتومە ینی حکوومەتی هەرێم و ئیدارەی هەرێمی کوردستان ناکرێت لەگەڵ هیچ وڵاتێک کە خاوەنی سیادە و دەوڵەتە بەراورد بکرێ بەڵام ئەگەر بێت قەرار بێ بەراورد بکرێت لەگەڵ عێراقا ئەوە ڕێی منە دەیان جار باشترە لەو ئیدارەیە کە لە عێراقێ. کاک مەریوان خەمالی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت بە شیکردنەوەکانت. زۆر سپاس بۆ دەستیەوە خۆش. زۆر سپاس ئازان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.